لە نێودڵی پیشەسازی کوردستان چیرۆکی داهێنان و وردەکاری بەرهەمدێت. چیرۆکی گۆڕینی کەرستەی خاو بۆ شاکارێکی هونەری بۆ ڕازاندنەوەی ماڵەکانمان. ئەمڕۆ لە بەرنامەی مێدین کوردستان سەردانیەکێک لە پێشکەوتووترین کارگەکانی دروستکردنی کەوەنتەر و دیکۆراتی ناوماڵ دەکەین. کارگەیەک تەکنەلۆژیا و دەستی کاری خۆماڵی تێکەڵ کردووە بۆ ئەوەی بەرهەمێک بە ستانداردێکی نوێ بخاتە بازاڕی کوردستان و عێراق. ئەم کارگەیە لەسەر ڕووبەری نزیکەی 5 دۆنەم زەوی لە ناوچەی پیشەسازی دروستکراوە. چیرۆکی کارگەکە تەنها لێرەوە دەست پێ ناکات، بەڵکو ڕەگ و ڕیشەیەکی قوڵتری هەیە. سەرەتای دروستبوونی کاری دارتاشی دەگەڕێت و بۆ پیشەی باوکم کە ئەو کات ئەو لە ساڵی هەفتاکان دەستی بەکارکردن کرد. لە ساڵی 1970 توانی یەکەم شوێنی تایبەت بە دارتاشی خۆی دابنێت کە ئەویش پێکات بوو لە شوێنێکی بچووکی یاخود دەتوانین بڵێن دوکانێکی بچووکی کارکردن. ئەو کات چەند ئامێرێک و چەند کەرستەیەکی زۆر سادەی کارکردن بەردەست بوو. لەو کاتەوە توانی پەرەی بە ئیشەکەی خۆی بدات. لە ساڵی 1985 تا 1988 توانی بە شێوەیەکی فراوان لە بۆ بازاڕی عێراق کار بکات. پیشەکە بە میرات بۆ خاوەنەکانی ماوەتەوە. ساڵانی هەفتاکان لە دوکانێکی بچووک و ئێستاش خەونی گەورە و هەلیکاری زۆر و ڕێگریکردن لە چوونە دەرەوەی سەرمایە. بوو لە ساڵی 2005 توانیمان یەکەم کارگەی خۆمان لە ناوچەی پیشەسازی کەزنزاندا بنین. ئەو کات توانیمان چەند ئامێرێکی نوێ ئەو کاتی کە بەردەست بوو بینە ناو کارەکانمان و کارەکانمان بەرەو پێش ببین و کوالیتی کارەکانمان و داواکاری خەڵک وای کرد کە بیر لە کارگەیەکی گەورەتر بکەینەوە کە بتوانین هەموو بەشەکانی دروستکردنی کەوەنتەر و دیکۆرات کە لەناو ئەو کارگەیە بەرهەم بێت. لە ساڵی 2023 دەستمان کرد بە دروستکردنی کارگەیەکی گەورە کە ڕووبەری 12,000 مەتر لە ناوچەی تیماری گەورە کەم کارگەیە هەموو بەشەکانی کە تایبەت بە کەوەنتەر و دیکۆراتە لە خۆ دەگرێت، هەر لە بەشی دارەوە تاوەکو بەشی مەڕمەڕ و تاوەکو بەشی جام و حەدادی و زۆر بەشی تر. لێرەدا لەم کارگەیە تەنها ئامانج لە گەورەکردنی کارگەکە نەبووە، بەڵکو ئامانج لە هێنانی زۆر جیهازی تر بووە بۆ کارگەکە بۆ ئەوەی بتوانین هەندێک بەرهەم کە پێشتر نەمان دەتوانی لێرە بەرهەمی بینین کە لە دەرەوەی وڵات دەکردرا، ئێستا دەتوانین لێکوانە زۆر بە ئاسانی بەرهەمی بین و لە بۆ بازاری عێراق بە کامل بینێرین. هەموو شتێک لێرە لە بەشی دیزاین دەست پێ دەکات. لێرە خەونی کڕیاران دەبێت ڕاستی. ئێمە لە بەشی دیزاین کاتێک کڕیار دێتە ژوورەوە لەگەڵیدا دەبین تەفاسیلی ئیشەکەی لێوەردەگرین. پاشان
ئێمە دەینێرین بۆ بەشی قیاساتمان ئەندازیاری قیاسمان دەچێت قیاسی ماڵەکەی بۆ دەکات لە هەندێک حاڵەتیش کڕیارەکە لە حاڵەتێک هاتۆ بۆ لای ئێمە جارێ دەستی بە دروستکردنی خانوەکەی نەکردووە ئێمە دین دیزاینەکەی بۆ دەکەین لەسەر خواستی خۆی و ئەو خیبڕەیە کە ئێمە هەمانە وردەکاری دیزاینەکەی هەمووی پێ دەدەین ئەو لەسەر ئەو دیزاینە دەڕوات کە ئێمە پێی دەدەین لە دیزاینیش لەم کاتەدا زیاتر خواست لەسەر مۆدێرنە دوو جۆرمان هەیە کلاسیکمان هەیە و مۆدێرنمان هەیە پاشان دێینەوە لەسەر ڕەنگەکان و مەتریاڵەکان جۆرها مەتریالمان هەیە کە کوالیتیان زۆر باشە و ئاسانکاریە بۆ کڕیار. هەرکە دیزاینەکە پەسەند بوو چیتر وێنە نامێنێت بەڵکو دەبێتە نەخشەیەکی زیرەک هەر پرۆژەیەک کۆدێکی تایبەتی خۆی پێدەدرێت کە دەبێتە ناسنامەی دیجیتاڵی ئەو کارە. کارگەکەمان بە سیستەمێکی تەواو پێشکەوتو و سەردەمیانە کار و دیزاینەکانی ئەو پرۆژانە جێبەجێ دەکات کە دێتە کارگەکەمان و ئەویش بەهۆی بە پشبەستون بە هێڵێکی بەرهەمێنانی ئەلکترۆنی کە تەواوی بەشەکانی کارگەکەمانی بێکەوە بەستاوەتەوە بۆی کە کەمترین هەڵە یان ونبوون ڕووبدات لە هەر پرۆژەیەک کە کۆدێکی تایبەتی خۆی هەیە. بەشی سەرەتای دەستپێکردنی ئەو کارانەی کە دێتە کارگەکەمان دوای پێوانەکردن لە شوێنی کارەکە و دیزاینکردن لەلایەن ئەندازیاری دیزاین دێتە بەشی پێوانەکردن و شیکاری لەلایەن ئەندازیارانی کارگەکەمان کاری وردی بۆ دەکرێت و دابەشی سەر بەشەکانی بەرهەمێنان دەکرێت لەناو کارگەکەمان. دەجار بگرێ و یەکجار بەبڕە نییە ئامێری زیرەکن و قەت هەڵەیەک ناکەن. فەرمانی دیجیتاڵی وەردەگرن و بە وردیەکی سەرسوڕهێنەرەوە بڕار دەکەن. بەشی بڕینمان هەیە سەرەتای دەستپێکردنی بەشی بڕین بەشێکی زۆر گرینگە لە کارگەکەمان ئەویش بەهۆی بوونی ئامێری پێشکەوتووی بڕین کە پێدانی لیبل و کۆد بۆ هەر پارچەیەکی لەو پارچانەی کە پرۆژەیەکی لەسەر ئەنجام دەدرێت ئەویش بەهۆی بوونی ئەو کۆدە لە سەرەتاوە تا کۆتایی دیزاینی ئەو پرۆژەیە بە ئاسانی دەناسرێتەوە هیچ پارچەیەک ون نابێتن و هیچ هەڵەیەک تێدا ڕووناداتن. هەر پارچەیەک دوای بڕین بە گوێرەی کۆدەکەی ڕێگەی خۆی دەگرێتە بەر. هەندێکیان دەستنە بەشی PVC بۆ ڕووپۆشکردنی لێوارەکان هەندێکی دیکەسیان بۆ بەشی ڕەنگ. بەشێکی ترمان هەیە لە کارکەمان بەشی ڕەنگ کاری ڕەنگی دەکات لەسەر ئەو دارەخامانەی کە
لە دیزینەکە ئاماژەی پێداوە لە داخلی ئەو پرۆژێ هەیە بە تایبەت لە دەرگای کەونتەر و دەرگای درێسینگ و یان هەردی کۆرەك لە ناو ئەو ماڵی کە پرۆژەکەی لایمە ئەنجام داویان ئەو خاوەن ئەو پرۆژەی کە دەیەوێت کارەکەی بۆ ئەنجام بدەین ئەویش بەهۆی ئامێر و کەرستەی تەواو پێشکەوتوو لە بەشی ڕنگ کارەکان ئەنجام دەدرێت. بەشی لێکدان دڵی کارگەیە بە چەند هەنگاوێک شێوەی کۆتایی بەرهەمەکە دەردەکەوێت. من لە بەشی کوالیتی و کۆنتترۆلکردن و بەرهەمهێنانی دیزینەکانم ئەو دیزانانە کە پێشکەشمان دەکرێت بە هەر شێوازەکە لەدار دروست دەکرێت وەکو کەوەنتەر درێسینگ دیکۆراتی ناماڵ و حتا ئەو دارە تەبیعانەی کە بەشی ناوماڵ بۆ دروست دەکرێت ینی لە دیکۆراتە لە داری تەبیعە لە داری سیندیانە یا هەر شێوازەکە لە دارەکان ئەمە ئیشیان لەسەر دەکەین و هەروە ئەو دیزینانێکە لە پێشانگای ڕاپێشەشی ئێمە دەکرێت کە دێتە بڕین لە بڕینیڕا کە دوای دەستە مەچنێ پیویسی لە پیویسی کە پیویسی دەکرێت دوایەکانێ دیزینەکە لە ڕووی بارکۆت لە ڕووی کۆت پێشێشی ما دەکرێت دوای ئەمە لە ڕوویوی دەست بە ئیشەکەی دەکەین ئیشەکەش کووە یعنی ئەمە لە ڕووی ئەو کۆدێکە بۆمان هاتووە تاوای پارچەکان چێک دەکەینەوە لە بیدایەتی ڕا پارچەکان چێک دەکەینەوە دوای تەستی مۆستاکانی ناو معمەل دەکەین. ئەم وەستاکارانش دەبێت خاوەن چاوێکی وردبین و دەست و پەنجەیەکی کارامە بن. کوالیتی کۆنتترۆل تەنها قۆناغی کۆتایی نییە بەڵکو پرۆسەیەکی بەردەوامە. کە دوایە کە ئیشەکان تەواکردن ناو معمەل دوای ئیشەکەی ماچیە دێی کۆنتترۆل دەکەین بە کوالیتێکی زۆر بەرز بە جوانترین ئیش کو مەسەن جوانترین ئیش یعنی وەک زاویە مەسەر زاویە 45 زۆر دقیق یعنی چێکردنەوەیکی زۆر دقیقی لی دەکان نەرومات دەکان حتا حەفری فایبەری حەفری قەیدەکان و هەروەها چێکردنەوەی کە کامل کەوەنتەرەکە حتا جێبرغەکانی یعنی 100% دەبێ جا دوایەکانی ئەمە بە پەکیجێکی زۆر زۆر جوان و خاوێن تەسلیمی بەستانی دەرێ دەکەین. لێرەدا مادەیەکی ڕقی گرانبەها دێتە نێو پیشەسازیەکە دیسان تەکنەلۆژیایە قسەی یەکەم دەکات. ئێمە وەکو بەشی مەرمەر کاتێک دیزینەکە بڵێن لەلایەن دیزانەرەکانەوە تەواو دەبێتن دەنێدرێتە بۆ کارگەکەمان لە کارگەکەمان لەگەڵ جەماعەتی بڵێن لەگەڵ ستافی قیاسات لەوێن دەچێک دەکرێتەوە کۆپیەک لێوە دەگیرێتن دێتەوە بەشی مەرمەر دیزینەکە بە نسبەت راپۆرتێک لێگەرە هەموو قاسەتەکانی ئەو دیزینی تێدایە کە بڵێن مشتەرەکە بە نسبەت کۆدەکە بە نسبەت ئەکسوارات بە نسبەت عاوز هەر شتێکی اختیار کردبێتن لە دیزینەکەماندا موجودة. بداية بلين دستا بشي برين كترمانية أبيش بلين للان خوي شيك دكاتو دوبارة دس ببرين دكاتن وباشان جهاز يشترمان هي أبيش CNC عادة ذات البوس بكارديتن بو عاوز زرينا ئێستا باوباوی بەردی پۆرسەلینە بۆ سەرکەوەنتەرەکان لەم کارگەیەدا باشترین زۆرەکانی بەرد بەکاردێنن. سەبارەت بە مەرمەر بە بەرد ئێمە زۆری زۆرمان هەیە بە زیاتر ئێمە ئیش لە سەرچی دەکەین دوو زۆر مەرمەرمان هەیە زیاتر پۆرسەلین و کوارتزە لەم ساڵان دوای یعنی ئەو پۆرسەلین و ئەو کوارتزە بووتە باو یعنی خاستن بڵێن پۆرسەلین ئێمە باشترین زۆرمان هەبژادە بە نسبەت پۆرسەلین وەک مارکەی عالەمین و بڵێن شەریکەی بەقووەتن بە نسبەت شەریکەکان پۆرسەلین چەند زۆرێکی هەیە وەک ئیسیستۆنیشمان هەیە و هەر هەمان پۆرسەلینە بەس فقط بڵێم لە تکنیس و ئەوانە فەرقی دەبیتن پۆرسەلین کۆدی زۆرە بۆ نمونە ڕەنجیشی زۆرە و فەرقیشی هەیە لەگە کوارتز ئەم بەردانە زیاتر خەڵک خواستەی زۆر زۆری لەسەر بۆم دوایانە چکە هەم لەونی جوانی هەیە هەم کوالیتی هەیە یعنی کوالیتەکی زۆر باشی هەیە بە نسبەت ڕەنگەکەی ناگۆڕێەوە دژە بەکتریایە دژە شوختە.
هەنگاوێکی گرنگی ئەم کارگەیە ئەوەیە کە بەشێکی زۆری مادەی خاویشی خۆماڵیە. بەرهەمەکە بۆتە هەوێنی باشتربوونی کوالێتی پیشەسازیەکە. پێشتر ئێمە ئەو جۆرەدارێک کە بەکارمان دێنا بۆ گارێکەمان لە درێ وڵات هاوردەمان دەکەن. ئەوش بۆ هۆی کورفەیەکی زۆر لە سەرمان و تاخیربوون و خەرجێکی زۆرمان لەسەر بوو. بەڵام ئێستا خۆشبەختانە ئامێرێکمان هێناوە کە لە سەرتاسەری عێراق بوونی نییە کە دەتوانین ئەو کێشانە بە ئاسانی چارەسەر بکەین و بەرهەمەکە لە ناوخۆ بەرهەم بێنین. ئێمە لە ماوەی 8 کاتژمێر دەتوانین 350 بۆ 400 تەبەقە ئامادە بکەین بۆ بەرهەمهێنان. جگە لەوەش کارەکانی تریش دەتوان سوودمەند بن لێمان. دروستە ئامێرەکان لە وڵاتی پێشکەوتوو دروستکراون و هاوردەکراون، بەڵام دەستی کاری ناوخۆ لەسەری ڕاهێنراون. لە کارگەکەمان ڕۆژانە 8 کاتژمێر کار دەکرێتن کە بە نزیکەی 50 بۆ 6 کەس لە کارگەکەمان کار دەکاتن و ئێمە گرنگجێکی تەواو بە لایەنی سەلامەتی دەدرێت بۆ تەواوی بەشەکانی بەرهەمهێنان و هەروەها ستافی کارگەکەمان تەواو خۆماڵین و لە ئاستی سەرەتایی تا ئاستی مامناوەند و ئاستی بەرز ئێمە گرنگجی پێدەدەین بۆ ئەوی ببێتە بناغەیەک یان بنیاتێکی گرنگ بۆ کارگەکەمان و بتوانین ستافی خۆماڵی و ئەو شوێنانی کە کاری گرینگە لە کارگەکەمان وەکو کارپێکەر لەسەر ئامێرەکان یاخود بەشی گرنگ وەکو بەشی ئەندازیاریە وەکو بەشی پێوانەکردنە وەکو بەشی ئینتاز کە سەرپەرشتیاری ئینتاز و کوالتی کۆنتڕۆل دەتوانم برێم ستافی خۆماڵیە کارگەکەی بەڕێوە دەبات. کە ئامێرەکانیشمان هێنا بیرمان لەوە کردەوە کە کارمەندی خۆماڵی بتوانین لەسەر ئامێرانە لێ ڕابێنین. لەبەروەش دەستمان کرد بەکردنەوەی دەورە و فێرکردنیان لەسەر ئامێرەکان بۆ ئەوی بتوانن ئەو بەرهەمانەی کە هەیە بە دەستی کارمەندی خۆماڵی بەرهەم بێندرێ. پلان و ئامێر و شارەزایی دەستی کاری ناوخۆوای کردووە بەرهەمهێنان بگاتە ئاستێکی پێوانەیی. تاقی ئینتاجیمان لە ماوەی کارکردنی 8 کاتژمێر تقریبەن دەگات 15 بۆ 20 مەطبەخ و ئەگەر تاقی ئینتاجی بەرزکەینەوە بۆ ماوەی بیستار کاتژمێر دەتوانین 40 بۆ 45 مەطبەخ بەرهەم بێت و کە جگە لە کاری دیکۆرات و درێسینگ و زۆر بابەتی ترکە هەیە دەتوانین بڵێن بە تۆتەلی مەتری کارکردن لە ڕۆژێکدا کە 4 کاتژمێر دەگاتە 500 بۆ 600 مەتر. هەرکات بەرهەمهێنان بەدەستی کادری خۆماڵی و بە مادەی خۆماڵی بوو لە جوانی و قایمیدا بەراورد بە بەرهەمی بیانی ناکرێت و لە تێڕامانی خۆماڵیەکە وەڕەزنابی. چیرۆکی کارگەیلینا چیرۆکی باوەڕبوونە بە توانە و شارەزایی مادەی خاوی خۆماڵی و دەستی کاری ناوخۆ و ئاوێتەکردنیەتی لەگەڵ نوێترین تەکنەلۆژیای سەردەم. نمونەیەکە بۆ ئەوەی چۆن پیشەیەکی کۆن نوێ بکەینەوە و ببێتە هێزێکی کاریگەر لە ئابووری ناوخۆدا. بەرهەمێک کە بە شانازیەوە ناوی مێدین کوردستانی هەڵگرتووە و ماڵەکانمان دەڕازێنێتەوە.